وانەیەکی تر دەست پێ دەکەین ئەرستۆ ئەم جارە هەر نەقدی ئیلەکان دەکا هەوڵ دەدا لە ڕێگەی ئەوەی کە لە ڕێگەی پێناسەوە ئەم جارە نەقدەکە دەکا یعنی چی؟ یعنی پێناسە چییە؟ پێناسە ئەوەیە کاتێ ئێمە بیر لە شتێک دەکەینەوە یعنی لە بیرکردنەوەکەمان چی دێتە ناو بیرکردنەوەکەمان بۆ ئەوەی ئەو شتە تەسەورکەین. فەرەزان ئێستا ئێمە کاتێک دەڵێن زێر زەردیەتی زێڕەکەش دێتە ناو تەسەورەکەمانەوە تاوەکو زێڕەکە تەسەورکەین. بەڵام کات دەڵێن فلانە شتی تر کاتێک کە ڕەنگەکە لازمی وجودی نییە ئەو کاتە ئێمە دەتوانین ئەو شتە پێناسە بکەین بەبێ ڕەنگەکەی. بەڵام زێر دەبێت پێناسەی بکەین بە ڕەنگەکەیەوە. بۆچی؟ چونکە بەفر دەبێت پێناسەی بکەین بە سپێتی. سپیەکە دەچێتە چیە؟ لازمی وجودی بەفرەکەیە کە لازم بوو بە وجودی ئەو کاتە ئێمە تەسەوری بەفر دەکەین بە سپیەوە تەسەوری دەبێت. یعنی دەبێت سپیەکەش لەناو تەسەورەکەمانە هەبێت. تەسەور لەناو تەسەورکردنی بەفرا دەبێت فلانش دەبێت. لە ناو تەسەورکردنی زێڕا دەبێت زەردیەتەکە هەبێت. لەوانەیە بوو تێ باشە زێڕی غەیری زەردیشەیە ئەمانە شتانێکن. بەفریش دەتوانین ئێمە ڕەنگێکی ڕەشی بەسەرا بکەین ئەمە بەڵام چیە ئیتر بەفر نامێنێ ئەمە شتێکی ساردی ڕەشە. ینی بەفر کاتی ئێمە تەسەوری دەکەین بۆ تەسەورەوە تەسەوری دەکەین. شتانێکی تر هەیە کە خاصیەتێکی هەیە لازم بە وجودیەتی ئێمە کاتێ دەمانەوێت تەسەوری بکەین بەبێ ئەوە ناتوانین تەسەوری بکەین. فەرەزان ئێستا مادە ئەوەی کە لە فیزیا هەیە بە تعریفی فیزیا طبعا مادە نەک بە معنای هیولانا چونکە هیولای ئەرستۆ لە ڕاستیان مادە نییە بەو مەفهومەی کە فیزیا هەیەی بۆ مادە. ئەوەی کە دیکار دێڵێ ینی مادە خاصەتێکی کشانی هەیە. کشانیانی بۆ معنایە ڕاکشان ینی مادە دەبێت لە شوێنێک بگرێ ینی لەناو شوێنێکە ڕاکشی بەبێ کشان مادام کشان صفەتی مادەیە صفەتێکی لازمە بە وجودی ینی مادەیەکمان نییە کە ڕانەکشاو بێت ناتوانین تەسەوری بکەین. ینی ناتوانین تەسەوری مادەیە بکەین لە شوێنان دانەنیشت بێ ینی شوێنەکەی نەگرت بێ نەکشابێ لە ناو شوێنەکە. لەبەرەوە ناتوانین کاتێککە پێناسەی مادە دەکەین کاتێ دەمانێت تەسەوری مادە بکەین یەکسەر چی لەگەڵا تەسەور دەکەین؟ کشانەکەی لەگەڵ تەسەور دەکەین. لە کاتێکا کشان چییە؟ خاصیەتی یەکێکە لە خاصیەتەکان. بەس ئەم کۆمەڵی خاصیەتەیە ملزەمە بە وجودی شتەکە کۆمەڵی خاصیەتی تریشەیە ملزەم نییە بە وجودی. فەرزان دەڵێن بازنە بەو بازنەیە کە دەکەینە دەستمان یا ئەڵقا ئێمە دەبێت تەسەوری کەین بەچی؟ بەخری. بازنە دەبێت تەسەوری کەین بە خریەتیەکە چییە؟ وجودی عینەکە دیاری دەکات. فەرزان بازنەی سێ گۆشەمان نییە. بازنگ لەگەڵ بازنەی تر کە شێوەکەی لەمان تێک نەچێت. بازنگ هەر دەبێت چی بێ؟ دەبێت خڕ بێ. ینی بازنگی چوار گۆشە بازنگ نییە ئیتر شتێکی ترە. ینی حەدی عینەکە تێدەپەڕێنێ حەدی بازنگ بوونەکە تێدەپەڕێنێ. ئەم حەدە فەرزان کورسی شکڵێکی هەیە ئەگەر ئێمە درێژترمان کردەوە لە پێناسی کورسی دەچێتە دەرێت دەبێتە قەنەفە دەبێتە شتێکی تر. ینی حەدێکی هەیە نابێ حەدەکەی خۆی تێپەڕێنێ. پێناسە ینی چی؟ ینی تەسەورکردنی ئەو شتە لە حەدەکەی خۆیە. ینی نابێ ئەو شتە لە حەدەکەی خۆی تێپەڕ لە حەدەکەی خۆی تەسەوری بکەیت. نابێ لە کەمتر لە حەدەکەی خۆشی تەسەوری بکەیت. کاتێک لە حەدی خۆیان تەسەورت کرد هەرچی هاتە ناو تەسەورەکەتەوە بەو شتانە تۆ دەتوانین ئەو شتە پێناسە بکەیت و دیاری بکەیت. جا ئێستا با بینە سەر پەرەگرافەکە بزانین ئەرستۆ چۆن لە ڕێگەی پێناسەوە بنەماکانی پێناسەکردنەوە دێ نەقدی ئیلەکان دەکات. ئەڵێەوە ڕوونە کاتێ دەمانەوێت پێناسەی هەبوویەک بکەین تەبەن لە تەرجەمە عەرەبیەکە زۆر جار لە جاتی پێناسە حەددانداوە.
حد بەو معنایەیە کە باسم کرد پێناسە تحدیدکردنی جوگرافیایی وجودی ئۆنتۆلۆژی ئەو شتەیە. جوگرافیای ئۆنتۆلۆژی ئەو شتە چییە؟ فەرزەن هەر شتێکە شکڵەکەی وجودی پێداوە ئەگەر ئەو شکڵە زیاد و کەمی بکەین بە جۆرێک لە جۆرەکان کەیفیەتەکەی تێک بشکێنین ئەو کاتە ئەو شتە نامێن. ئێستا بۆ نمونە سێ گۆشە حەدەکەی حەدێکی هەیە. سێ گۆشەیەک ئەگەر بچووکیش بێت چەند گەورەیەکەین حەدەکەی تێناپەڕێنین. ئەنی بە گەورەکردن حەدەکەی تێناپەڕێن. سێ گۆشەیەکە بێ ئەگەر حەجمێکی دیاریکراوی هەبێت و سێ گۆشەیەکە بێ کە زۆر زۆر گەورە بێ هەرچیە هەر سێ گۆشەیە. فەرزەن سێ گۆشەیەکی هێنت سێ لای یەکسانەکەی. ئەم سێ گۆشە سێ لای یەکسانە ئەگەر دەستکاری گۆشەکانی نەکەیت و هەروە گەورەیەکەی ئەوە حەدی خۆی تێناپەڕێنێ. وە پێناسەی سێ گۆشەکە بە گەورەی و بچووکیەکەی ناکرێت چونکە ئەمە دەکەوێتە دەرەوەی حەدەکەی. بەچی دەکرێت؟ بە گۆشەکانی دەکرێت. کە دەڵێن سێ گۆشەیەکی سێ لای یەکسان ئەوە چییە؟ تەسەووری سێ گۆشەیەک دەکەین کە مەحکومە بە گۆشەکانی. بەڵام گۆشەکانی دەستکاری کرانەوە زیاتر لەوەی کە هەیە ئیتر حەدەکەی خۆی تێدەپەڕێنێ. یعنی ئەو کاتە پێناسەکەی دەگۆڕێ بە پێناسەی جۆرێکی تر لە سێ گۆشە. ئێستا وازحە کاتی ئەمە تەسەووری شتێک دەکەین یعنی حەدی ئەو شتە لە حەدی ئەو شتە خۆیان تەسەووری شتەکە دەکەین. ئەگەر هاتوو شتێکمان دەستکاری کرد و ئەو شتە گۆڕا بە شتێکی تر ئەوە حەدەکەی تێپەڕاندووە. ئەو کاتە ناتوانین پێناسەی بکەین وەک ئەو شتە. ئەو کاتە دەچێتە ناو شتێکی ترەوە. یعنی حدودی خۆی تێدەپەڕێنێ. کە حدودی خۆشی تێپەڕاند ئەو کاتە پێناسەکەمان هەڵدەوەشێتەوە. جا ئێستا با بینە سەر ئەمە بزانین ئەڕستۆ چۆن سوود لەم فکرەی پێناسەکردن و حەدە وەردەگرێ بۆچی بۆ نەقدکردنی ئیلیەکە. ئەڵێ ئەوە ڕوونە کاتێ دەمانەوێت پێناسەی ئەو بێ بکەین ئەوە هەبوو دابەش دەبێ بۆ دوان یا زیاتر کە ئەوانیشەن. کاتێک دەڵێن مرۆڤ ئەگەر هاتوو ئەوەی کە ئەمەمان لەبارەیەوە وتووە بوونی هەبێت ئەوە بە ناچاری دەبێت زیندوو بێت و دوو پێش بێت. یعنی چی؟ ئێمە دەڵێن مرۆڤ کە وتمان مرۆڤ هەر لەگەڵ ئەوەی کە وتمان مرۆڤ و ئەو تەسەورمان کرد لەگەڵ تەسەورکردنی مرۆڤەکەشا زیندویەتیەکە ئەوە تەسەور دەکەن کە زیندەوەرە زیندووە. ئەوەش تەسەور دەکەن کە دوو پێر. یعنی لەگەڵ دوو پێیەتی و زیندویەتیەکە دەکەونە ناو چیەوە؟ حەدی مرۆڤەکەەوە. کە وتمان مرۆڤ دوو پێش و زیندوەکەش لە دەیەنێتە ناو حەدودی خۆیەوە ڕای دەکێشێتە ناو حەدودی خۆیەوە. کاتێک ئێمە دەمانەوێت تەسەوری مرۆڤ بکەین یەکسەر لەگەڵ مرۆڤەکەشا دەبێت تەسەوری چی بکەین؟ تەسەوری ئەوە بکەین کە زیندووە. بەڵام کاتێک دەمانەوێت تەسەوری بەردێک بکەین زیندوێتی دەچێتە دەکەوێتە کوێوە؟ دەکەوێتە دەرەوەی حەدی بەردەکەوە. یعنی دەکەوێتە دەرەوەی جوگرافیا ئەنتۆلۆژیەکەی بەردەوە. بەڵام باسی ئەسپێک بکەین ئەو کاتە زیندوێتی دەکەوێتە کوێوە؟ لە تەسەورکردنمانە بۆ ئەسپ دەکەوێتە ناو تەسەورکردنی ئەمە بۆ ئەسپەکە. یعنی ئێمە ناتوانین ئەسپێک بەبێ زیندویەتی تەسەور بکەین. ئەسپی نازیندوو ئەسپ نییە. ئەسپی نازیندوو یا پەیکەری ئەسپە یا لاشەی ئەسپە لاشەکەیەتی ئەسپ نییە. یعنی ئەسپێک کە زیندویەتێکی لێ دەڕێنرا ئیتر لەویا لە ئەسپێتی دەکەوێت. یامە دەڵێنەوە کەلاکی ئەسپەکەیە ناڵێن ئەوە ئەسپە. ئەوە شتێکی ئەسپەکەیە. یعنی ئەسپەکە چییە؟ ئەمە دەدەینە پاڵ ئەسپەکە و کاتە نەک ئەسپەکە خۆیەتی بابەتەکەی کە لەبارەیەوە دەڵێن ئەسپ. ئەمەی لەبارەیەوە دەڵێن ئەسپ زیندویەتیەکە لەسەری بار دەکرێت و زیندویەتیەکە هەر لە ناو پێناسەکەیەتی نابێت لێ جیابێتەوە مفارق نییە. بەڵام بۆ بەردێک ئێمە زیندویەتیەکە ناخێنە ناوێنەکەەوە. بەڵام بۆ بەردێک شتێکی تر دەڵێن. بەرد یەکسەر کە باسی بەردمان کرد دەبێت تەسەوری کەین وەکو ئەوەی کە ڕەخە. بەڵام ئێستا ئاسن دەتوانین تەسەوری کەین وەکو ئەوە ناکە ڕەخە. دەتوانین تەسەوریش کەین وەکو ئەوەی کە شلە. ئاو دەتوانین تەسەوری ئەوە بکەین ئەمانەی پێ بدەین. بەس بەرد تەسەوری دەکەین وەک ئەوەی کە ڕەقە. یعنی ڕەقیەتەکە دێتە ناو پێناسەکەیەوە. ئەڵێ کاتێک ئێمە
لەبارەی شتێکەوە و ئەوەمانوت بۆ من لەبارەی مرۆڤ ئەوتمان مرۆڤە ئەو کاتە ئێمە باسی ناتوانین لە تەسەورکردنی یەک دانەشت ببینین دەبێت چی ببینین یەک دوان یا زیاتر دەبینین مادام دوان یا زیاتر لەما دەبینین کەواتە هەمووی ئەوەی هەیە یەک نییە یعنی کەواتە ئەوەی کە پارامیندس دەڵێ هەبوو یەکە ئەوە چییە ئەوە غەڵەتە بەڵام ئێوە دەزانن لێرە و پێشتیش باسم کردووە لێرە ئەرستۆ لە جاتی ئەوەی بێت موجودات کە لە یەکەوە هاتوون لەوێ بیر لە وتەکەی پارامیندس کاتەوە ئەوەی کە یەکە دێنێتە ناوکیەوە ناو موجوداتەوە و نەگەر ناو موجودەکان هەمویانەوە جاری وایە ئێستا لێرا دێنێتە ناو یەک موجودەوە یەک موجودی وەکو مرۆڤ دەیەوێ لە ڕێگەی ئەمەوە کە تەحلیلی یەک موجود دەکا کە مرۆڤە ئەوە هەڵوەشێنێتەوە کە پارامیندس دەڵێ هەموو ئەوەی کە هەیە یەک دانەیە یعنی هەموو موجودات ئەی بەمە هەڵ ناوەشێتەوە لە ڕاستیە یعنی ئەو دەڵێ کاتێک یعنی ئەمە کاتێک تەسەووری هەبوون دەکەین هەبوون ینی گردون هەمووی ئەوەی کە هەیە لە تەسەورکردنی ئەوە دەڵێن یەک هەمووە یعنی هەموو ئەوەی کە هەیە لە یەکەوە هاتووە بەڵام ئەرستۆ دێ چی دەکات بۆ ئەوەی ئەم تەسەورە کە پارامیندس لەم شوێنەوە تەسەوری وتوێتی یەک هەمووە دێ ئەم بینینە دەگوازێتەوە لەم گردونە گەورەیەوە بۆچی بۆ یەک دانە لەوانەی کە لەو یەکە کەوتونەتەوە اینجا دێت دەڵێ چی دەڵێ ئەگەر ئێمە ویستمان بیر لە یەکدانە لەم شتانە بکەینەوە ئەوە ئێمە لە جاتی یەکدانە چەند دەبینی دوو یا زیاتر دەبینی یعنی کەواتە کەوتمان مرۆڤ یەکسەر لەگەڵی شاچی دەبینین زیندوو دەبینین دوو پێ دەبینین ئەمانە دەبینین کەواتە یەک هەموو یەک نییە یا یەک هەموو نییە ئەمە طبعا من بەڕاستی لێرە ینی بەینی نازانم ئەمە بە حەقی نازانم ئەم ڕخنەکردن گەر ئەم دوانە ئەو شتە نەبن کە هەیە ئەوە دەبێت دوو ڕواڵەتی ئەو شتە بن یا دەبێت ئەو دوانە دوو ڕواڵەت بن بۆ مرۆڤ یا بۆ بابەتێکی تر کە ئەمەی دواییان مەحاڵە یانی چی یانی ئەگەر هاتوو زیندوو وتمان مرۆڤ زیندووی دوو پێ زیندوو و دوو پێ دوو شتی ترن کە لەگەڵ وتراوی مرۆڤە هاتوونەتە ناو پێناسەکەەوە پێناسەی مرۆڤ کاتێک کە ئێمە تەبەن زیندوو جۆرە دوو پێ فەسڵە ئەوەی کە لە منتقە هەیە لە کەوتەیە دوو پێ وەکو ئەوەی کە دەڵێ باڵندە باڵندە بە هینەکەی ناوت لێناوە ناوت بردووە بە لێکەوتەکانی بە زیندوێتیەکەی ناوت نەبردووە کە دەڵێ دوو پێ یا دەڵێ چوار پێ ئەمە بەچی بە لێکەوتەکانی ناوت لێناوە ناوت بردووە نەک بە وجودی خۆی فەرزن وەکە وجودی خۆی دەڵێ زیندەوەیە و وجودی خۆی دەڵێ کۆترە کۆتر وەکو جەوهەرێکی سەر بەخۆ کۆتر فەرزەن جیاوازە لە مریشک کۆتر جەوهەری یەکەم بەس کە دەڵێ زیندووەوە جەوهەری دووەمە جۆرەکەی دیاری دەکەی و لە جەوهەری دووەمیشەوە کە دەڵێ بوونەوە لە فەرزەن کۆتریش و مرۆڤیش و بەردیش و هەمووی ئەمانە دەکەونە ناو کاتیگۆری بوونەوەرەوە ئەو کاتت سەر دەکەی بۆ ڕەگەز ڕەگەزی ژەر جەوهەری دووەمە لەبارەی چی وتاوە لەبارەی کۆترەوە کە چییە جەوهەرە یەکەمەکەیە ئەڵێ ئەگەر هاتوو ئەگەر ئەم دوانەی کە دەیڵین ینی زیندوو و دوو پێ شتەکە خۆی نەبن ینی مرۆڤەکە نەبن زیندوو و دوو پێ مرۆڤەکە خۆی نەبن دوو ڕواڵەتی ئەوە بن یعنی ئەگەر خۆی نەبن یا دەبێت دوو ڕواڵەت بن بۆ مرۆڤ یا دەبێت دوو ڕواڵەت بن بۆ شتێکی تر تابەن ئەگەر دوو ڕواڵەت بوون بۆ شتێکی تر ئەمە ناکرێت چونکە ئەمە هەردووکیان دەچن ناو پێناسەی مرۆڤەوە کەواتەوانە دوو ڕواڵەتن بۆ مرۆڤ نەک بۆ شتێکی تر جا دوای ئەوە باسی ئەوە دەکات ئەگەر هاتوو ئەمانە دوو ڕواڵەت بن بۆ شتێکی تر کەواتە کە دەڵێن مرۆڤیش ڕواڵەتی سیامە بۆ شتێکی تر کە مرۆڤ نییە ئەو شەش حتمما ئێمە ناتوانین بڵین هەیە جا بزانین پەرەگرافەکە دوایەوە چی دەڵێ ئەڵێ تەبەنەوە مەحاڵە ئەگەر بێت و زیندوو و دوو پێ ڕواڵەتی مرۆڤ نەبن و ڕواڵەتی شتێکی تر بن
چونکە ئەگەر ڕواڵەتی شتێکی تر بن ئەو کاتە ئەوەش کە لەبارەی ئەوە وتمانە مرۆڤەکەش دەبێتە چی ڕواڵەت بۆ ئەو شتەی ترکە ئەم دوانە ڕواڵەتی ئەوە یعنی هەرسێکیان دەبنە ڕواڵەت دواتر دێت پێناسەی ڕواڵەتمان بۆ دەکات ڕواڵەت من لێرە بە مانای عەرەزی عەرەبی بەکارمێنەوە ئەوە لە تەرجەمە عەرەبیەکانە عەرەز بەکاردێن دێت ڕواڵەتیشیان ئەوەیە ئەمە گرنگە لێرە ڕواڵەتیشیان ئەوەیە ئەو پێناسەیە دەیگرێتەوە بۆ ئەو شتە کردومانە کە بۆ بەڕواڵەتی نمونەی ڕواڵەتیش ئەوەیە کە دەڵێن دانیشتوو کە جیابەوەیە یا پژمین کە پێناسەکە کەی وتراوی لوت دەگرێتەوە و لەبارەوە دەڵێن تووشی پژمیناتەوە کە دەڵێن مرۆڤەکە دانیشتووەکە چییە شتێکە لە مرۆڤەکەمان لە ئەستۆی مرۆڤەکەمان ناوە بەڵام دانیشتووە ڕواڵەتێکی مرۆڤەکەیە کە لێی جایە کە لە مرۆڤەکە جایە ینی ناکەوێتە ناو پێناسەی مرۆڤەکەەوە ینی ئێمە کە دەڵێن مرۆڤ دوو پێیە مرۆڤ دانیشتووە ینی ئەوەیە کە هەر دانیشتووە مرۆڤ هەر دانیشتوو نییە چیشە هەڵیش دەستێتەوە و شتەکانی تریش دەکات کەواتە ئەمە ناچێتە ناو پێناسەکەەوە ئەمە ڕواڵەتێکی جیابەوەیە لێ ینی مفارقە لێ بۆچی چونکە دەکرێت لە دەستی بدا و دەکرێت وەریشی گرێ بەڵام کە دەڵێ دوو پێیە دەڵێ زیندووەکە زیندوێتەکەی لە دەستدا لەگەڵ لە دەستدانەکەی چییە مرۆڤەکەش نامێنێ بەس دەوی تر یا ئەوی تر دانیشتنەکەی لە دەستدا فەرەزەن لەسەر پێ بوو لە ڕۆشنا بوو ئەوە چی لە دەست نادا مرۆڤیەتەکەی لە دەست نادا تەمان نمونەیەک دێنێتەوە لەسەر ئەمە دانیشتن بۆ ئەوەی کە ڕواڵەتی جیابەوە بەس بۆ ڕواڵەتی کە لەگەڵ شتەکە بێ پژمین دێنێتەوە ئەو واتە دیارەواتە سەوری کردووە ئێمە کە دەپژمین بەلووت دەپژمین پژمینەکە کۆکەنە پژمین و کۆکە دوشتی جیاوازە وەفعلەن پژمین لە لوتە دروست دەبێت یانی بەس کۆکە لە گەروە دروست دەبێت ئێمە کە باسی پژمین دەکەین یەکسەر لوتیشی لەگەڵ پژمینەکە دێتە ناو تەسەورمان لەبەرەوە پژمینێک نییە بەبێ لوت ئەم پژمین چییە لە لوت جا نابێتەوە کەواتە ئەمە ڕواڵەتێکی جانەبەوەیە یعنی دوو جۆر لە ڕواڵەتەیە ڕواڵەتی جیابەوە و ڕواڵەتی جانەبەوە ئێستا دوو پێ ڕواڵەتێکی جیابەوەیە کە دەڵێن مرۆڤ دوو پێیە ئەبێ لە ڕواڵەتە جیابەوەکان داینین بۆچی چونکە مرۆڤ بۆی بتوانین کاتێ مرۆڤ قاچی لە دەستدا هەر بتوانین پێ بڵین مرۆڤە ئەگەر هاتوو دوو پێیی بچێتە ناو مەفهومی مرۆڤەکەوە ئەو کاتە ئێمە کاتێ دوو پێکەی لە دەستدا مرۆڤێک کە مەندامێک ئەو کاتە نابێت بە مرۆڤی بزێن کەواتە دوو پێیەتی کە فەسڵە ناچێتە ناو مەفهومی چیەوە مرۆڤەکەوە بەڵام ئەگەر مرۆڤەکە زیندوێتی لە دەستدا ئەو کاتەوە مرۆڤ نامێنێت ئەو کاتەوە لەشی مرۆڤەکەیە لەویایە نەک مرۆڤەکە بۆچی چونکە لە حەدەکەی خۆی ینی کەمتر لە حەدەکەی خۆی ئێستایە حەدەکەی خۆی زیندوێتیەکە شەڵ دەگرێت بەڵام ئێستا زیندوێتەکە لە ناویان نەماوە ئەو حەدە بچووک بووەتەوە بۆی بچووک بوونەوە کەشی ئەو وەک مرۆڤ وجودی نەما بابزانین دوایەوە دەڵێ چی ئێمە دەڵێن ئەو شتانەی کە پێناسەی شتێک دایانگرێتەوە یان ئەو شتانەی کە لە شتێکەوە هەن ئەوەی لەبارەی ئەو شتەوە وتومانە ناکەوێتە ناو پێناسەی ئەو شتەوە وتراوی مرۆڤ کە لەبارەی کەسێکەوە وتومانە ناچێتە ناو پێناسەی دوو پێوە وتراوی مرۆڤی سپی کە لەبارەی کەسێکەوە وتومانە ناچێتە ناو پێناسەی سپیەوە گەر ئەوە باسکرا ئاوا بێت ئەوە دوو پێت دەبێت ڕواڵەت بێت بۆ مرۆڤ و دەبێت جیابەوەش بێت تا بکرێ مرۆڤ بەبێ ئەوەی دوو پێشی هەبێت مرۆڤ بێت ئێمە دەڵێن مرۆڤ سپیە یا دەڵێن زێر زەردە با ڕەنگێک بێنینەوە کا لازم بە وجودی بەیانی جانەبەوە بێت کاتێ ئێمە دەڵێن زێر زەردە باسی چی دەکەین باسی زێڕەکە دەکەین پێناسەی زێڕەکە دەکەین بەڵام ئێمە ناتوانین کەواتە زەردێتەکە دەکەوێتە چی دەکەوێتە ناو حدودی مەفهومی مرۆڤەوە ینی تەسەورکردنی مرۆڤەوە بەڵام بە پێچەوانەوە ئەمەوانی
زێڕەکە ناچێتە ناو حدودی زەردێتێکەوە کە ئێمە باسی زەرد دەکەین لازم نییە باسی زێڕی لەگەڵا بکەین کە تەسەووری زەرد دەکەین ئێمە ئەوە تەسەورکردنمە ناچارمان ناکات بەوەی کە تەسەووری زێڕەکەش بکەین لەگەڵ یعنی کەواتە زێر ناچێتە ناو مەفهومی زەردەوە بەڵام زەرد دەچێتە ناو مەفهومی زێرە یعنی ئێستا ئێمە دەتوانین بڵین زێڕەکە زەردە بەڵام ناتوانین بڵین زەردەکە زێڕە چونکە زەرد چییە؟ زەرجەوهەر تاوەکو زێڕەکە ئێمە وەکو ڕواڵەتێکی ئەو داینی کاتێک ئێمە زێڕەکە دەبینە ناو مەفهومی زەردەکەەوە ئەو کاتە جەوهەرمان کردووە بە ڕواڵەت و ڕواڵەتمان کردووە بە جەوهەر و جەوهەریش نابێ بە ڕواڵەت و ڕواڵەتیش نابێ بە جەوهەر کەواتە زەرد دەکەوێتە ناو پێناسەی زێڕەوە بەڵام زێر ناکەوێتە ناو پێناسەی زەرد ئەمە ڕۆشنە لەلاتە لەبەرەوە کاتێ پێناسەی ئێمە دوو پێ دەکەین هەر عینیشت مادام دوو پێ ڕواڵەتی مرۆڤە دوو پێ تاوان جیابەوەیە لە ناو پێناسەی دوو پێدا مرۆڤ زەرور نییە حازر بێ ئەڵێ ئەگەر مرۆڤ لە ناو پێناسەی دوو پێ حازر بواە ئەو کاتە نەمان دەتوانی کاتێ مرۆڤ قاچەکانی لێ دەبێتەوە ئێمە هەروەک مرۆڤ حسابی بکەین ئەڵێ ئەگەر ئەوە باسکرا ئاوا بێتەوە دوو پێ دەبێت ڕواڵەت بێ بۆ مرۆڤ و دەبێت جیابەوەش بێت تا بکرێ مرۆڤ بەبێ ئەوەی دوو پێشی هەبێت مرۆڤ بێت گەر واژ نەبێت یعنی ئەگەر هاتوو ئەمە وانە بێت ئەمە وانە بێ کە ئەگەر دوو پێەکەمان لە مرۆڤ کردەوە لە مرۆڤیدەتی نەکەوێت ئەو کاتە وتایی مرۆڤەکە دەکەوێتە ناو پێناسەی دوو پێوە و ئەمەش بەحاڵە ینی ئەو کاتە ئێمە کاتێ دەمانەوێت پێناسەی دوو پێ بکەین هەر ناچارین مرۆڤیشی لەگەڵا بێنینە ناو پێناسەکەەوە ئەڵێ ئەمە شتێکی مەحاڵە یعنی بۆ پێناسەکردنی دوو پێ پێویستمان بە ئامادەکردنی مرۆڤ نییە تا تەسەووری دوو پێ بکەین دوو پێ دەکرێت هەر شتێکی تر دوو پێ بێت و ئەو شتانەی کە دوو پێن ئەوانە ناشن ناو پێناسەی دوو پێوە بەڵام دوو پێ دەچێتە ناو پێناسەی ئەوانەوە تاوانەوانی کە دوو پێن دەچێتە ناو پێناسەی ئەوانەوە کە دوو پێن بابزانین دوایەوە چی دەڵێ ئەڵێ گەر دوو پێ و زیندوو ڕواڵەت نەبن بۆ مرۆڤ بوو ڕواڵەتم بۆ شتێکی تر کە وتراوی مرۆڤیشی لەبەرەوە وتراوە ئەوەش کە هیچ لەو دوانە نەبێت ئەوە بە ناچاری مرۆڤەکەش دەبێت وەک ئەوان ڕواڵەت بێ بۆ شتانێکی جگە لە خۆی گەرواماندانا ئەوەی کە هەیە ڕواڵەت نییە بۆ شتێک لە شتەکان ئەوە دەبێت لەبارەی هەردوو ڕواڵەتەکەەوە ئەوەش بڵین کە ڕواڵەتەکان لێوەی هاتوون تەنها لەم کاتەدا ناچارین بڵین ئەوە یەمەکێ لەو شتانەیە کە دابەش ناکرێت طبعا لێرە باسی ئەوە دەکا ئەگەر هاتوو ئێمە وتمان ڕواڵەت وجودی نییە ئەمە طبعا لەوەیە کە پارامیندس دەڵێ هەمووی یەکە ئەی پێ دەڵێن باشە ئەگەر یەکە ئەم ڕواڵەتانە جۆرا جۆرانە چین دەڵێ ئەوانە نین هەمووی یەکە چونکە ئەمانە وەکو بڵێ وجودیان نییە ئێمە بەتەوەهم ئەو ڕواڵەتانەمان داوە بەو شتە کەواتەش ئێمە شتێکمانەیە جەوهەرە بەبێ ڕواڵەت جاو باسی ئەوە دەکا دەڵێ ئەگەر جەوهەر بەبێ ڕواڵەت دەبێ ئەگەر دوو پێ و زیندوش ڕواڵەتی مرۆڤ نەبن ئەوە ئەو کاتە مرۆڤیش ناکرێت ڕواڵەت ینی مرۆڤ ئەو کاتە مرۆڤیش کە ئێمە لەبارەی ئەو شتەوە وتومانە وەک چۆن دوانەکەیتر لەبارەی ئەوە وتومانە ئەویش ڕواڵەتە کەواتە ئەویش وجودی نییە کەواتە خۆی دەبێ ڕواڵەتەکان هەبن بۆ شتێک و ڕواڵەتەکان هیچ شتێکن شتەکە هی ڕواڵەتەکان نییە و ڕواڵەتیش دایمە لەبارەی شتێکەوە دەوترێت کە خۆی ڕواڵەت نییە و ممکن نییە ڕواڵەت لەبارەی شتێکەوە بووتێ کە خۆی ڕواڵەت بێت ئەگەر هاتوو مرۆڤ و زیندوو لەگەڵ دوو پێ ئەمانە هەمووی لەبارەی شتێکەوە دێڵێن ئێمە
بەڵام مرۆڤ کە لەبارەی شتەکەەوە دەیڵێن مرۆڤ جەوهەرە مرۆڤ ڕواڵەتی مرۆڤەکە نییە مرۆڤ هەر خۆی مرۆڤەکەیە ینی ئێمە لێرە مرۆڤمان لەبارەی مرۆڤەوە نەوتووە ئێمە مرۆڤمان ئەو شتەمان بە مرۆڤ ناو بردووە بەڵام ئەوەی کە بە مرۆڤ ناومان بردووە چیمان لەبارەوە وتووە وتومانە زیندووە و دوو پێشە زیندوێتیەکە و دوو پێیەکە لەبارەی مرۆڤەکە وتاوە بەڵام مرۆڤەکە ئێمە حازرمان کردووە بەو ناوە بۆەوەی ئەو دووشتانەی لەبارەوە بڵین یعنی ئێمە تەنها لێرە مرۆڤەکەمان ئەوەی کە هەیە بانگمان کردووە بە مرۆڤ و لێرە وتراوی جەوهەر ئەوەی کە لەبارەی جەوهەرەوە دەوترێت ئەو شتە حازر دەکا بۆچی بۆ ئەوەی شتەکانی تری لێ بنین لە ئەستۆی بنین ئە لێرە دەبێ ئیلانا هەر جەوهەرە بێت کە جەوهەری ژەبوو ڕواڵەتەکانن کە ڕواڵەتەکان هەبوون کەواتە ئەوەی هەیە یەک نییە و فرێ طبعا ئەڵێ تەنها لەم کاتەدا ناچارین بڵێن ئەوەی هەمەکیە لەو شتانەیە کە دابەش ناکرێت ئەمە لێرە مەبەستی لە جەوهەرە طبعا جەوهەر ئەوەیە کە دابەش ناکرێت ناتوانین باسی کۆتەداری و ناکۆتەداری لە جەوهەرە بکەین لێرە تەمان شتێک تێکەڵ دەکرێت ئەویش بەشکردن ئەو شتانەی کە بەشەکانی بە بەشکردن هەیە لەگەڵ ئەو شتانەی کە لە کۆی کۆمەڵێ بەش پێکاتوە تاوان ئەو بەشانە بەشکردن لە شوێنەکە دەچێتە ناو فۆرمەوە لە شوێنەکە دەچێتە ناو مادەوە بۆ نمونە کە تۆ دەڵێی دەتەوێت بەشەکانی ئینسان ژاکەیتەوە مرۆڤێک دەست و قاچ و ئەمانە چین ئەمانە کۆمەڵە شێوەن تۆ شێوەکان جا دەکەیتەوە لێ نەک مادەیەک جا بکەیتەوە بەڵام ئەگەر بتەوێ پارچە سوزانم پارچە گۆشتێک جا بکەیتەوە چی دەکەیت ئەوە شێوەکان بە شێوەکان جای ناکەیتەوە و عادەتەن کە تۆ دەڵێی پارچەی شتێک مەبەست لە مادەیە و دەڵێی بەشەکانی شتێکەکە مەبەست لە مادەیە ئێمە ئەمەی کە بەشە لە چۆنە ینی بە پێی چۆن بەشەکان دیاری دەکەین فەرزەن ئێستا دەستی من فۆرمێکی هەیە ئەم فۆرمەی دەسمەیەتی قاچم نیەتی ئەو فۆرمەی قاچمەیەتی سرم نیەتی گوێچکەم نیەتی ئەمانە چین ئەمانە فۆرمی جیاجیان بەڵام ئەمانە لە عینی کاتە چین بەشەکانی فۆرمە کولیەکەی منی کاتێ من ئەم فۆرمە دابەش دەکەم بەشی دەکەم بەشەکانم ناوەشن چی دەکەم هەر یەکە بە فۆرمی خۆیەوە جای دەکەمەوە فۆرم جیاوازەکان جا دەکەمەوە دەڵێم ئەمانە بەشی چین بەشی مرۆڤەکەن بەڵام ئەم بەشانە چین بە پێچی جیاکراونەتەوە بە پێی شێوە جیاکراونەتەوە نەک بە پێی مادە بەڵام ئەوەی کە بە پێی مادە جای دەکەیتەوە یعنی هیولاکەی بەش دەکەی نەک ئایدیاڵەکەی ئایدیاڵەکە ئیلانا بەشت کرد دەبێت کۆمەڵێ بەشی کەی بۆ کۆمەڵی ئایدیال ئەگەر هاتوو بەشت نەکرد بۆ کۆمەڵی ئایدیال یعنی لە خۆیان کۆمەڵی ئایدیال نەبوو بوو کە کۆ ببنەوە ئایدیالێکی کولی دروستکەن ئەگەر ئاوا نەبێ ئەو کاتە تۆ حەدی ئایدیالەکە تێک دەشکێنی ئەو کاتە شتە نامێن فەرزەن ئەو شتێک کە یەک شێوەی هەیە بەشی نییە و ناتوانین بەشی بکەین ئیلانا دەبێت لە ناو خۆیان کۆمەڵێ شێوەی جیابە کۆی کۆمەڵێ شێوەی تر بێت کە کۆی کۆمەڵێ شێوەی تر بۆ کاتە دەتوانین چی بکەین بڵێن ئەمانە بەشەکانی ئەو شتن ئە لێرا ئێمە باس لە بەش دەکەن وەک فۆرم وەک ئایدیال ینی ئێمە بەشکردن لێرا لە ئاستی چیا دەیکەین لە ئاستی ئایدیاڵا دەیکەین نەک لە ئاستی هیولا بەڵام لە ئاستی هیولا پێویستمان بەوە نییە بیر لەوە بکەینەوە ئەرێ لە کوێ بیبڕین ئەمە بەشەکەی لا شوێنەکە بیبڕی دەبێتە کۆمەڵێ پارچە گەورە و بچووک لێرە گەورە و بچووکەیە بەس دەبێت فۆرم هەیە ینی پارچە گەورە و بچووکەکان کە شکڵێکی دیاریکراویان نیە هەمویان بەشی چین بەشی مادەیەکن بەڵام ئەوەی کە بە فۆرمەکان جای دەکەیتەوە دەبێت علاقەی بە گەورەی و بچووکی وەمانەوە نییە علاقەی بە فۆرمەکەوەیە دەبێت فۆرمێکی تایبەتی هەبێت بەم فۆرمە تۆ دەزانی حەدی دەسەکەوەیە ئێستا فەرزەن
حەدی دەست لە ناو جەستەی منە لە ناو فۆرمی کولی منە تای پێ تا ئێرەیە ئەگەر دەست بە قۆڵەوە بڵێن بە ئەگەر هەر دەست مەچە گەمانە شتانێکی تر بن ئەوە حەدی دەستم تا ئێرەیە ئەنا ئەگەر من بە ڕەسامێ بڵم ڕسمی دەستێکم بۆ بکە چی دەکەم ئەو فۆرمم بۆ دەیکێشێ کە دەست بێت بەڵام فۆرمی ئەم دەستە لە ناو فۆرمێکی گشتیایە کە فۆرمی کەسەکەیە یعنی فۆرمێکمانەیە پێکاتەیەکە لە کۆمەڵی فۆرمی جیاجیا ئالێرا دەتوانین ئێمە بەشکاری بکەین بەشەکان بە فۆرمەکان جیاکەینەوە لە حەدی فۆرمەکانە بەڵام دەشکرێت بە بەشکردن لە چیا بکەین لە هیولا بکەین کە ئەمایان پێویست ناکە هیچ ئەتیبارێدانین بۆ فۆرم چووکە هیولاکە خۆی جارێ فۆرمەکەی نییە دابەشبوونەکە بەپی فۆرم نییە ئەڵێ ئەوەی هەمەکیە لەو شتانە تەنها لەم کاتەدا ناچارین بڵێن ئەوەی هەمەکیە لەو شتانەیە کە دابەش ناکرێت تەبەن کاتێک ئێمە شتەکان لەبارەی شتێکەوە دەڵێن ئەو شتە خۆی هەمەکیە و بەش ناکرێت کاتێ دەڵێن مرۆڤ بەش ناکرێت دەڵێن مرۆڤ زیندەوەرە مرۆڤ دوو پێیە ئەڵێ ئێمە کا ئیلانا دەبێ ئێمە بابەتێکمان هەبێ جەوهەرێکمان هەبێ ئەم شتانەی لەبارەوە بڵێن اینجا شتێکی هەمەکیمان هەیە یعنی هەمەکی ئەوەیە کە ئێمە شتەکانی لەبارەوە دەڵێن ئەگەر هاتوو ئەو شتێک کە ئێمە شتەکانی لەبارەوە دەڵێن وەکو بنەمایە وەکو ئەساسێک وجودی نەبێ ئەوە ئەو کاتە شتێکیشمان نییە کە بەشەکی بێت یعنی بەشەکیش وجودی نابێت کەواتە بەشەکی لە وجود یا محکومە بەچی باوەی کە هەمەکیە و بۆ ئەوەی هەمەکیێکیشمان هەبێ ئیلانا دەبێت جەوهەر هەبێ کە جەوهەری شەڵگری ئەو ڕواڵەتانێ کە هەیە کەواتە لێرە چیمان هەیە لە جاتی یەکشت ناچاری دوانمان هەیە یعنی ناچاری بەبوونی دوان نەکبوونی یەکێک وەکەوەی کە پارامیندس دەڵێ هەبوو یەکە